ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان بەلا ڕێدابردننی خۆپیشاندان لە پایچی ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک حەسەن جەباری، کارژێڕی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان. کاک حەسەن بەخێربێت و خۆشحاڵین. سپاس بووین. کاک حەسەن، ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ساحەی سیاسی و لە کۆمەڵگەی کوردی بەرێکەوین خۆپیشاندانەکانە، بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئەم دەڤەرە زیاتر، پێم خۆشە بەر لە گەڕانەوە بۆ یان بەر لە قسەکردن لە خۆپیشاندانەکانی ئەم چەند ڕۆژە قسەیەک لەوە بکەین کە لە 30 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕین جۆرێک لە کرانەوە ڕوویاوە لە هەرێمی کوردستان و پرسی خۆپیشاندان و کەمپین و ئیمزا کۆکردنەوە و پەنابردن بۆ ڕێگا مەدەنیەکان بۆ بە یەکێک لەو کەرەستانەی کە لە دنیای سیاسیە، لە دنیای کۆمەڵایەتیە، لە دنیای جڤاچیە پەنای بۆ برێ. خوێندنەوەی کاک حەسەن لە 30 ساڵی ڕابردوو بۆ ئەم هەوڵە، بۆ ئەم میتۆدە و بۆ ئەم کرانەوەی لە هەرێمی کوردستان چۆنە، لەوەی کە لە جیاتی تونند و تیژی، لە جیاتی پەنابردن بۆ چەک، لە جیاتی شێوازە ڕقەکانی تر پەنابردن بۆ خۆپیشاندان، کەمپین، ئیمزا کۆکردنەوە، ناڕەزایی دەربڕین، زۆر جار پەنابردن بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن، بۆ ڕای گشتی. خوێندنەوەی کاک حەسەن بۆ ئەم میتۆدە لە هەرێمی کوردستان چییە؟ زۆر سپاس بۆ هەموو لایە دەستخۆشیتان لێ یەکەم. دیارە بەنسبەت خۆپیشاندان وەکو جەناب باسی کرد لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان تا بەئێرە ئەگا خۆپیشاندانەکان بووەتە بەشێک لە ژیانی سیاسی و حزبی ئێمە لە هەرێمی کوردستان. ئەوەی منەمێ ڕاستەوخۆ بچمە سەری تایپی خۆپیشاندانەکان و چۆنێتی خۆپیشاندانەکان و خۆپیشاندانەکانی ئەم جارە جیاوازیان چی بوو لەگەڵ خۆپیشاندانەکانی ڕابردوو. هەڵبەتە هەمووی کۆی ئەوانی جناب باس کرد لە سەرەتایە، ئەمانە هەموو بەو هەنگاوە نۆرماڵانە ڕۆشتون و تا ڕادەیەک هەم حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاسایی وەریگردووە، هەم خۆپیشاندەریش ئەو ڕەتفعلانی کە هەبوو لە هەردوو ڕا تا ڕادەیەک بە نۆرماڵی وەرگیراوە و خزمەت بە کۆی پرۆسە سیاسێکی کردووە لە هەرێمی کوردستان. دیارە هەر خۆپیشاندانێ یان هەر جۆرێک لە سیستەمی سیاسی لە دنیاە بۆ خۆی ئەنتی هەیە، معارزەی هەیە، هەڵوێستی بەرامبەری هەیە، جا چی بە قسە بێت، چی بە نووسین بێت، چی بە وتار بێ. خۆی حیاتی سیاسی و ژیانی حزبی و سیاسی هەروەش هەر بوو ئاراستەی ڕۆشت و ئەڕوا. هەڵبەتە ئەمەی ئەمجارە کرا، من زۆر لە وەکو جگەلەوەی مەهامی حزبی و سیاسی وەکو چاودێرێکی سیاسی ژانی ئەگەر تەماشاکەین لە زۆر لەو کەڵەناڵی کاڵسەنگانیانە کە لەسەر دۆخی ئەو چەند ڕۆژەی لە خۆپیشاندان کۆکبوونێک یان خاڵێکی هاوبەشە بوو لە بینی حزب و لایەنە سیاسیەکانیان لە بینی ئەو خۆڵکەی بەخەمەوەیە بۆ هەرێمی کوردستان ئەیان بینی دەموچاوی ئەم خۆپیشاندەرانە دیارین، تەماوین، یان ئەو دەستانی لە پشتیم خۆپیشاندەرانەوە هەیە بە ئاراستەیەکن بۆ ئاراستەیە خزمەت بە هەرێمی کوردستان، خزمەت بە شاری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و پێنجۆن و سەیسایق و پیرەمەگرون ناکە. بۆیە کاتێک خۆپیشاندانەکان ئەگاتە ئەو شوێنەی کە تونند و تیژی لێ دروستە بێ، کاتێک ئەگاتە ئەو شوێنەی پێشمەرگەی تیاشەیی دەکرێت، پێشمەرگەی کە سەرمایەکی معریفی ئەتوانم بڵێم نیشتیمانی نەتەوەیی ئێمە کاوانەی گیانفیداکار بوون لە شەڕی داعش و زۆر بەرەنگار بوونەتەوە، واتە سەروەرتێکی نیشتیمانیە بۆ ئێمە. یانە گەر جانبی معریفی و قسەی لەگەڵ کەنگستە جانبی ڕۆشنبیری و قسەی ئەم کاتێکە بە گولەی قەناس لێ ئەدرێ و هوێر شەکرێت سەربارگاکە، من پرسیارێکەمێ بکەم لە خۆمان لە خەڵکی کوردستان لە شاری سلێمانی بە تایبەتی، ئاڵێ ناوچەی پیرەمەگرون کە هێرش کراتە سەری ناوچەی پیرەمەگرون مەهامی چی بووە؟ یان بابین ئەگەر لەگەڵ بەرپرسی ناوچەکان خەڵکی کە قسە بکەین مەهامی لیژە ناوچەیەک بە تایبەتی ناوچەی پیرەمەگرون بە نمونە وەرگرەوە، خەریکیەوە بووە لە کای ڕۆشنبیریە کارکە، خەریکیەوە بووە
کادری ئۆرگانی پێبگەێنێ خەریکیەوە بۆ سەردانی ماڵانکە خەریکی ئاشتەوایی بووە و لە هەندێک سڵحی ناو ناوچەکە بەشدار بووە واتە ئەگەر ئەمە لە کۆی گشتی یاسەی کار و ئەرکەکانی لیژە ناوچەیە بکەی وەکو ناوچەی پیرەمەگرونەوە ئەوانەی کە شاوشێوەی ئەوان ئیشیان کردو لە شوێنەکانیکە کەواتە خزمەت بووە بەچی بە دانیشتوانی سوورەکە بۆی ئارامی هەبێ ئاشتی هەبێ برایی هەبێ تەبایە بۆی لێرە و گومانە خەیتە سەر ئەو نوعا لە خۆپشاندان کە ئەتوانین ناوی لێبنین ئاژاوە ناوی لێبنین بە ئامانجکردنی لیژنەی ناوچەی پیرەمەگوونیان هەر لیژنە ناوچەیەک لەو ناوچانی کە هەبووە لەم سوورە بە ئامانجگرنی حکومەتە بە شێوازێکی ناڕاوسەخۆ بۆ ئەم خەڵکەوا لەیەکاتەوە ئەوەی خاوەنداریەتی ئەم حکومەتاکە ئەوەی ئەم حکومەتە بە ڕێوابە پارتی دیموکراتی کوردستانە ئێمە هەموو ئەوانەمان قبوڵە ئەگە بە ڕێگەی تەواو بێتەوە پێشەوە چکە بۆ پارتی هەمیشە حزبێک بۆ ساغ بووە حزبێک بۆ ڕاستی دیار بووە حزبێک بۆ ڕاستی ڕوون بووە هیچ کاتێک ئەوانەی لە معارەزن ئەوانەی لەگەڵمانە شەریکن لە حکومڕانی ئەوانی چاودێری سیاسینەوەن ڕۆژنامەنووسیا من ڕۆژێک نەمبیستووە بە پارتی بڵێن تۆ پێیەکە لە دەسڵاتەوە پێیەکە لە شەقامە پێیەکە لە حکومڕانیە پێیەک بەڵام حزبەکانی کە ڕاستی لەژێر ئەم پرسیاران و ئەبێت تەحملی مەسئولیتکەن ئەبێ لە اختیاری ئەوە بکەن ئەگەر خۆپشاندان ئەکرێ خۆپشاندانێکی مەدیبنی بێ سیماکانی خۆپشاندانی مەدەنی دیارە یعنی مەسەن ئەبێ مۆڵە دووەرگێ ئەبێ ڕێوشۆنی دیاری بکرێ ئەبێ بۆ چەند سەعاتێ بێ وە دیارە ئەمانش ئەبێ گیانیان پارێزراو بێ واتە ئێستا هەر لەو کاتێک کە خۆپشاندانەکە لە هەڵبجە کرا لەبەرەوەی مامۆستا و فەرمانبەر بوون هاتنە سەرجا هیچ شتێکی لێ ڕوونیانی لە هەمان تەوقیدا لە هەمان کاتە خۆپشاندان لێرە دەستی ئاژاوگێڕی و هەندێ بەداخەوەیانی هەندێک لەوانەی کە ناتوانن لە جێگەی خۆیان لە شوێنی خۆیان وەکو پەکەکە کار بکەن سیرەکەن لێرەنێن لە پاڵ خۆپشاندانە و لە پاڵ ئەوە ئاژاوە دروستەکەن و بۆ ئاراستەی کە سەقامگیری تێک بن من بەڕاستی بەشێکی شێگەڕمە بۆەوەی هەموو ئاراستەکان بەرەو ئەوە ڕۆن هەموو ئامانجەکان بەرەو ئەوە ڕۆن دژی ئەو چاکسازیە بن کە حکومەتی هەرێمی کوردستان ئەعلانی کرد حکومەتی هەرێمی کوردستان زۆر بە نیەتێکی پاک زۆر بە ئیرادەیەکی تەواو هاتە پێشەوە و قۆڵی لێڵ ماڵی لە بەرنامەی کاری خۆیان ئەوەی بە ڕوونی خستە ڕووکە ئەمان ئەبێ مەحاولەکەن گەندەڵی ڕێژەکەی کەمکەنەوە و مەلەفی چاکسازی بکەن و لە چاکسازەکانە هەمومان شایدین یعنی ئەم حکومەتە تاکە حکومەتە گەر بە قەناعەتی من لەگەڵ پەرلەمانە پەرلەمانی کوردستان کە 10 ساعات حکومەتی هەرێمی کوردستان سەرگۆزیران هاتە ناو پەرلەمان هەموو جۆرێک قسەی قوبوڵ بوو ینی ئەو هەموو پرسیارە حتاکۆ پرسیارانی کە برادرانی ئۆپۆسیۆن یانە معارزە ئەوە بڕۆن با ئێمە بین یعنی ئەویش زۆر بە جوانی وەڵامی یاوانی شێوازی دەستا و دەستکردنی دەسەڵات شێوازی حکومڕانی ئێمادام حزبی سیاسین سندوقی انتخابات و هەڵبژاردن تاکە مەرجع بۆ هەڵگۆڕی دەسەڵات ئێمە بینیمان لەو 10 ساعاتە حکومات و سەرۆکی حکومەت کە لە پەرلەمان ئامادەی تاوی هەبوو جوابی هەموو پرسیارانەیە و لەم دۆخە قورسەیشە هەمان زین ئێمە لە دۆخێکی زۆر قورسە ژیان دۆخە قورسەکە نە دەستی معارزەی تایە نە دەستی حکومەتی تایە با ئینسان بە وجدان بێ یان مەسەی مۆزوعی کۆرۆنا مۆزوعی دابەزینی نرخی نەوت ئەمانە کۆمەڵێک شت بوون کە بەربەرز بوون لەبەردەم ئەو چاکسازی گەورە کە ئیستاش هەر بەردەوامە و پرۆژەکە 3 مانگ جارێ تەقریرە ڕوا راپۆرتە ڕوا چێتە پەرلەمان ئیطلاعی لەسەرەکان لجانەکانی پەرلەمان کەواتە ئاراستەکان بە ئاراستەیەکی تەندروستە ڕۆڵەدایەن حکومەتەوە و ئیرادەیەکی بەهێزێ و شانیان ناوەتە بەری یعنی ئەوە نییە بڵێن لە مەحەڵەیەکە پاشگەز بوونەوە بەهۆی فشارێک پاشگەز بوونەوە ئەمەیتیان نییە ئەمەی کە کرا بەداخەوە قینەیە ڕقە و تۆڵەسەندنەوەیە لەوەی ئێمە لە شنگال باڕاستێکی باشە ڕۆین ئەمانەیە لەگەڵ حکومەتی ناوەند لەو شتانی کە هەن محاولەکەین بە ئسلوبی سیاسی و گەڕانەوە بۆ دەستور و بۆ مادە یاسایەکانی دەستور چارەسەری ئەمانە بکەین لێرەوە کۆمەڵی خەڵک یەن بە تایبەتی پەکەکە ئیسا ڕوون بۆ تۆ بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی بۆ دانیشتوانی شاری سلێمانی بۆ هەڵەبجە بۆ پێنجوێن کە و پێشمەرگیان شەید کرد کاگاوات کە شەید بوو لێ هەمان نەزانین بە فیشەکی کێش شەید کراوە بۆیە بڕواکە ئەم دۆخە کە ئاڵۆزی و پشێوی لێکەوتۆتە واجبی ئێمەیە ئەوانی لە دەسڵاتین بە پارتی گۆڕان یەکێتی بە تایبەتی
نزیک بین لەیەکەوە و خیتابی سیاسیمان یەخێن و محاولە بکەین هێزە ئەمنیەکان و ئاسایشوانە دەوری خۆیان بژێڕن کە لە سلێمانی منەڵێم دەورێکی باشیان هەبوو لە سلێمانی ماوەیە و هەڵ بین هەموو ئەوانە باڕاستە مەدەنیەکە و خەباتی مەدەنی و سیاسی بکەین بۆی دوجار ئێمە بتوانین خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکەین و لەو تەنگەژانی کە باسم کرد مثلا کۆرۆنا مەسلەی موچە مەلەفی موچە کە هەمومان نەزانین هیچ حکومەتێک نییە لە دنیاە بە تایبەتی ئەم حکومەتێک خەمخۆری دنیای هەیە پێش هەموو کەسێک خەمخۆرە و بویژدانانە تەسەڕوفەکە خۆمان بینی کە موچەکان کەم کرا لا ڕاستە لە فەرمانبەرێک لە سا 20 کەم کراوە بەڵام ئەوەی پلە باڵاکان لە سا 50 لیان کەم کراوە ئەمەش بۆ خۆی ئاماژەی ڕوون و مەلموس و دیارە کە حکومەت جدیەتێکی تەواوی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆیە ئەگەر خۆپشاندەر بۆ مۆزوعی موچە ئەوانە بێ هەمومانەڵێن ڕەوایە و کەسێک کە لە بارەگەی پارتیا شەهید بوو ئەویش هەمان موچەی هەیە وەکو فەرمانبەرەوەکو مامۆستا وەکو خەڵکی کرد بەڵێ حەسەن لە پرسیار یەکەمانی من ئامانجم ئەو کە بڵێم بەڕێزت باسیوت کرد کە بەشێ لە خۆپشاندەرەکان تەماوین و زۆر جار ناسنامەکەیان وونە و بەڕێزت باسیوت کرد کە زۆر جار قەناس و ئامێری حربی و شەڕی بەکارهێنراون لە کاتێک ئەم خۆپشاندانە بێ خۆپشاندانی مەدەنی بن بەڵام دیویکتر کە بۆ نمونە زۆر جار بە تایبەتی ئەوانەی کە لەناو خۆپشاندەرەکان و قساکەن یان وەکو نوێنەری خۆپشاندانەکان قساکەنەوە یەکاڵێن بۆ نمونە لە هەرمی کوردستان خۆپشاندان ڕێک نەخراوە خۆپشاندان لە قازانجی دەسەڵاتە خۆپشاندان ڕەچاوی دۆخی گشتی نەکردووە دۆخی ژیانی خەڵکی نەکردو دۆخی ئابووری خەڵکی نەکردووە ینی پێم خۆش بوو لەو گۆشەنیگایەوە بەلا ڕێدابردنی خۆپشاندانەکان لە پایچی ینی لەسەر پرسی خۆپشاندان زیاتر بوەسین لەو ڕوانگەیەوە کە حکوومەت هەرێمی کوردستان ئەم بابەتەی بە یاسا ڕێخستووە پەرلەمانی کوردستان یاسایی بووی هەیە و لەم 30 ساڵی ڕابردووە ڕێگەم خۆپشاندانی مەدەنی دراوە یانەوەی کە فعلن ئەوان ڕاستەکەن کە بۆ نمونە حکوومەت دەستی توندە و بەهێزی سەربازی بەرامبەر بە خۆپشاندانەوە سێتەوە و زۆر جار میدیاکان یان بەش لە میدیاکارەکان سکاڵایەوەکەن کە حکوومەت بەرامبەریان تونند و تیژە زانیاریان ناتێت لە خۆپشاندانەکان مافیان پێشێ لە کات و لیانە درێ ینی پێم خۆشە لەوی تاڕەیەگەر سەربەزەگەر لە بڵین مودێکی زەمەنی وەرگی لە 2011ەوە سەری خۆپشاندانەکان کە حەڤەی شوباڵی لێکەوتەوە دەرهاوی شتەکانی ینی بە هەموو نەوەی خۆپشاندان ئاگامان لێ بوو ینی ڕێگە پێدرا بوو بۆ مەسەن بەپی ئەوەی جەناب باسکە هەم لە پەرلەمان هەم لە ئەنجومەنی پارێزگا لە پارێزگای سلێمانی لە هەموو پارێزگاکان یاسایەکەیە تۆ بێ ئەو کەسانی کە خۆپشاندانەکەن و گروپە ناویان عینوانیان و خۆپشاندانەکە بە چی مەبەستێکە بە چی مەرامێکە چکە دوجار هەمووی ڕۆڵی نیشتیمانەیەوەی خۆپشاندانەکە ئێمە بەڕاستی بووانی لەم دۆخە تەمەمژاوی کە هەبوو لەم دۆخانە هەموارە دەوری پارێزگاری سلێمانی جێگەی پرسیار بوو ینی زۆرێک لە ڕۆشنبیران لە میدیاکان داوان لە پارێزگای سلێمانیە کرد هەڵوێستی هەبێ جدی بێ بۆ پارێزگاری سلێمانی خۆی لە ڕابردووە ینی لە زۆر لە خۆپشاندانەکان بەشداری کردووە کاو کاتە پارێزگار نەبووە قسەی هەبووە لە میدیاکانە قسەی کردووە ینی مانەوەی بێدەنگی پارێزگای سلێمانی جێگەی پرسیار بوو جێگەی تێبینی و مەفرۆز بوو ئەو دەوری هەبووە و هەوڵی جدی بدایە لەگەڵ هێزە ئەمنیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان بانگێشتی لایەنە حزبی و سیاسیەکانی کراوە کۆی جەناب باسەکە بۆی ئاراستەی خۆپشاندان بەڕوونی و بێتە سەر شاشە بۆ خەڵک باس کە بڵێ خۆپشاندان مافێکی ڕەوایە مافێکی سلمێرا و بەپی یاسا و ڕێساکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو تەشریعاتی کە لە پەرلەمانە هەیە بۆی خەڵک دڵنیا بێ کە ئەچێ بۆ خۆپشاندان بۆ چیە چێ و جەناب بوت لە پای چی ئەوەی ئەم چەند ڕۆژەی ڕوویە یانی بەجددی هیچ بەرهەمێکی نەبوو هیچ حزبێکی سیاسیش لە هەرێمی کوردستان قازانجی نەکرد ینی بەداخەوە ینی جگە لەوانی کە برینار بوون ئەوانەی شەهید بوون بوونە خەفەت و خەمێکی گەورە بۆ حکوومەتی کوردستان و بۆ ئێمە و بۆ هاوڵاتیان کاک حەسەن ئەوەی کە بۆ نمونە لەو ماوەی ڕابردوو بەشێک لە میدیای ئاراستەکراو و بەشێک لەو خۆپشاندەرانەی کە وەکو جەنابش دەڵێ تەماوین ناسنامەیەکی دیاریکرا و ڕوونیان نییە زۆر جاروە گزارشتەکەن و پامەکانە ئاراسی ڕای گشتیەکەن کە پاردیموکراتی کوردستان تێگەشتنێکی هاوچەرخی نییە بۆ پرسی مافە مەدەنیەکان و لە ناوی ئەو مافە مەدەنیانەشە مافی خۆپشاندەران ڕوانگەی ئێوە بۆ پرسی خۆپشاندان و ڕێزگرتن لە خواست و مەسز و داواکاری خۆپشاندەران چییە؟
من بەدڵنیایەوە قساکەم پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی خاوەنداریەتیەکە زۆر پێ ئاسایی خۆپشاندان هەبێ زۆر پێ ئاسایە خەڵک داوای مافی خۆی بکە بە تایبەتی پرسی موچە کە لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانە و ما بە مافی ڕای خەڵکی کوردستانی ئەزانێ بەڵام ئەمە لێرە ئیشکالێتەکە لە چییە لێرە ئەو ئیشکالێتە هەیە ئەمەی خۆپشاندانەوە مافێکە سەلمێنراوە دڵنیام ینی پارتی داکۆچیکارە لەوە ئەوەی لێرە ینی پشێوی دروستەکان وەکو پێویست ناگاتە خەڵک ناگاتە ڕای گشتی ئەوەیە ئایا موچە لەلایەن پارتی یان لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕاوە ئایا لە 2014ەوە ئێمە ئەو زەختە نەفسی و دەرونیەمان هەیە پێش کۆڕۆناش یان پێشەوەی کۆڕۆنا بێتە پێشەوە کە موچە ئەبڕا لەکوێوە ئەبڕا ئایا سەرچاوەکەی ئەوەیە حکوومەتی هەرێم داهاتەکەی ئەوەندەی بەشی موچە بکە دەیان جار لە کۆنگرەی ڕۆژنامە نووسیە و دەیان جار لە ئاستی پارتیا ڕوونکردنەوە دراوە کە پارتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەمەندە داهاتێ بێ بۆیە حکوومەتی عراقی بەرپرسە لە دابینکردنی موچەی خەڵکی کوردستانیان لەو بشە موچەی کە هەیە زۆر جار باسیەوە کراوە ئیلتیزاماتی حکوومەتەوەی سەرشانی خۆی جێبەجێ ناکا و نەوت ڕادەست ناکا و سوورە نانەوتیەکان ڕادستی حکوومەتی عراقی ناکە هەمومان لە پرس کۆنفرانسەکە گوێمان لێبوو نەکو تەبێژی حکوومەت سەرۆکی حکوومەت خۆی هاتە سەرخەت بۆی لە خۆیەوە خەڵک گوێی لێبێ ڕاستەخۆ ئەو پرسانی کە پرسی استراتیژین سەرۆکی حکوومەت خۆی قسان لەسەراکە باسی کروتی کاکە ئێمە هەموو شتێک ئەوەی لەسەر ئێمە بەپێی دەستور تەعاملی لە عێراقاکەین ئەیکەین و نەرمیشت ئەنوێنین ئێستا وەفد لە بەغایە ئەوە بدێش گەڕاوەتەوە لەگەڵ حکوومەتی عراق ئەبێ ئەمە باش تێبگەیان خەڵکی کوردستان باش لەمە تێبگا وەفدەکە گەڕاوەتەوە من زۆر دڵم بەوە خۆش نییە کە وەفدێکی حکومیمانە چییە ئیسا قۆناغەکە چۆتە قۆناغێکی سەختتر یانگە بڵێ ئیجابی بووە ڕێکەوتین چۆن چکە لێ دوای ئەوان پەرلەمان هەیە پەرلەمان حزبە سیاسیەکانی عراق زۆرینەن ئەو حزبە سیاسیانەی عراق بە سونێشەوە ئەم جارەوەکو سەرۆک بەرزانی وتی خەنجەری ژاراویان لە کووردا ئەو خەنجەرە کە قەت تەوقعمان ناکرد هەمووی کۆک بن لەسەر دژایەتی مافی نەتەوەیەک کەوان زۆر جار پاڵمان پێوانێن یعنی ئەبێ خەڵکی کوردستان ئەمە بزانێن ینی پاڵە پیاوانێن بەرەو سەربەخۆی بڕۆی پاڵ پیاوانی ڕیفراندۆم بکەیت پاڵە پیاوان چ ئەوەی لەسرە مافە شایستەکانی تۆ دارایەکانی تۆ دابیم کە بۆ خەڵکی دیوانیە بۆ خەڵکی سامەڕا بۆ خەڵکی نەجەب بۆ خەڵکی باسرا بۆ خەڵکی زیقار بۆ خەڵکی تا ئەمانی خوار و عێراق هەمووی موچەوەرە گندوو موچامەرگێ بۆ خەڵکی هەرێم موچەوەر ناگێ ئەبێ ئەگەر وەکو جەنابی سەرۆکی هەرێمی ژوودی ئەگەر تۆ تەوی من عێراقی بم پێم بسەلمێ مافەکانم بەریانی شایستە دارەکانم بۆ جێبەجێکە ئەگەر تێ فەرقی منێکی سلێمانی نەکەی لەگە منێکی هەڵەبجەیی و بەسڕاوی و دیوانیە و ناسری و سەما ئەبێ ئەمە یەکسان کەی چکە لە دوجارە ئەوە حکوومەتە ئەبێ بەپێ و ئەوەی هەیە لە دەستورا بێوان مافەکان دابی بەعکسەوە ئێمە هەندێک جار لە شنگال هەنگاوێکە چێتە پێشەوە حزبە سیاسی عراقیەکان ڕۆ بەداخەوە حکوومەتی کازمی تا ڕادێک تەفەهومی هەیە لەبەرەوەی ئەم پیاوە پێشتر لە کوردستان ژیاوە تەفەهومێکەیە بۆ داخوازیەکانی کورد تەفەهومێکیە بۆ زعینا لەباری دارایی لە هەرێمی کوردستان ئەوێ ڕێبکەیە دوجار ئەیانەوێ ئەم وەکو بووکەڵەیەک دەرخەن لایەنە سیاسەکان خۆیان دەور ببینین ئەوەشمان بینی ئیستا لە جادەی عێراق لە ئیستا خۆ سازدان و خۆ ئامادەکردن هەیە بۆ هەڵبژاردننی ئایندە بە تایبەتی ڕەوتی سەدر ئیشێکی زۆر گەورەکە لە شارع ئەوێ ئەم جارە سەدەندان پەرلەمانی دەرچێ و محاولەکە حکوومەتیش لە خۆیان بێ لە مقتەدا سەدر بۆی بە تەواوەتی هەم جادە هەم حکومڕای لەبەرەوە مزایدەی لە ناو خۆشەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی ئەو مزایدەی کە هەیە بێبنەمایە بێبنەمایەکەیش لەوە سەرچاوی گردو مەسان دێ پەرلەمانتاری خۆمان لە بەغا وێنەیەکی ناڕاست ئەگوازنەوە بۆ هەرێمی کوردستان ئەوە زۆریان زۆر جار لەوەی لەو وێنە لە ڕاستە کاگاتە نقطەیەک وەکۆی بەڕێز ڕێزانی شێغلێر خۆی لەوێ دیفاعی زۆر گەورە و سەرسەختی کرد بەڵام دوجار میدیاکانیان شێوێن ئەڵێن مەبەستیەوە نەبووە مەبەستیەوە نەبووە ینی ئەیانەوە تەفسیرگە قسەیەکی باشیش بکرێ ئەیانێ هەندێک میدیا کە جەناب باسییان وە ئاڕاستەیەکەن کام بۆ
من ئەوەی تێگەیشتوم هەندێ سیناریۆ هەیە ئەم سیناریۆن زۆر مەترسیدارن زۆر خەڵک خەمبارەکە خەڵک بێتاقەتەکە خەڵک بێزارەکە چکۆم سیناریۆە ئەترسین هاوشێوەی سیناریۆکەی ئەوە بێ لە کەرک و گەنجاندرا چکە بۆ دوجارەگە تۆ لێرە پشێوی زۆر بێ و داوا لە قووەتی عێراقی بکەن بێتە ئێرە یان پشێوەکان وابێ سلێمانیش لە هەرێمی کورسان بکرێتەوە یان ئەگەر ئەوەش نەکرێ هەوڵ بدرێت قەبارەی هەرێمی کورسان لە ڕووی ئابوووریەوە چکە لە ڕووی دەستوری و یاساییەوە چەسپیوە مەقاوارەیەکە و دان پیانراوە و تەواو یانیەوە بەڵام لە ڕووی ئابوووریەوە هەوڵێکی زۆر جدی هەیە هەوڵێکی مەترسیدار هەیە کە لاواز کرێ و قەبارەی هەرێم بۆ ئەزانن طموحی خەڵکی کوردستان بۆم قۆناغا من نایشارمەوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان هەوڵ بە بەرەو ئەوە بڕا کە کۆنفدرالی لەم تەوقیتە بۆ خۆی بشڕێ بۆ ئەبێ ئەو مەترسیە کە کاڵکەینەوە کەم بکەینەوە چکە گەر سەیری ینی شان و سیاسی گەورەکە بکەین بڵین سا بایدن کێتە سەر بڵین دەسڵات وەرەگرێەوە ئەبێ بە سەرۆک لەم لاوە کازمی تقریبا نزیکە لێمەوە گەر لۆبی دروستکەین لەگەڵ سیاسیەکانی عرب بین بڵین کاکە چارەسەرکردنی کێشەی ئێمە و ئێوە قۆناغێکەوەی ئەمە بچینە پێشەوە کۆنفدرالی دابینکەین ئەمە سەقامگیری تیا زیاترە ئەمە چکە دوجار هەر حکمڕانێک لە عێراقا حکمڕانکە بەپێی دەستور بەپی یاسا ئەبێ ئەگەر حکمڕانێک بێ بێوێ مافی خەڵکە بێ بێوێ شایستە دارایەکانی خەڵک بێوێ ئەزمونێکی باشتر دروستکە خۆ من بە تەحەداوە ئەماڵێم سلێمانی لەگەڵ دیوانیە لەگەڵ سامەڕا بڕۆ بەراوردیکە یان ئەوەی مناڵم خۆپشاندەرەوەی خۆپشانەکە و داوای مافی خۆیەکە من بەلایەک دەستخۆشی لێکم لەگەڵ یام داکۆچی لێکم چکە من و ئەویش دوجار موچەخۆرین لەسەر و موچەیەژین ئەوەی کە هەمانە بەڵام ئەوەی کە باڕاستەیەکی خراپ کارەکانەوە وەرە بڵێ کاکە تۆ مانگی لە سلێمانی بگوزارێ مانگی لە هەولێر بگوزارێ و مانگیش بچۆرە دیوانێ و بچۆرە بەغا و بچۆرە زیقار بزانە ژیان خەدەما لە ئاو لە کارەبا ئێمە ناڵم ئێمە زۆر باشین هەموو جارێگەمە ئەو ماوەتووە گلەیمان هەیە تێبینیمانەیە سەرنجمان هەیە بەڵام بەراورد ناگرێت کەواتە تۆ کام مودێلت پێویستە ئەم مودێلە عێراقیەکان هەوڵ بن ئەگە وەکو عێراقی قسە بکەین بیبەنە بڵێن عێراق جێبەجێکیان ئەو مودێلە مودێلەکانی ئەوان کە سەرکەوتونی و شکست خواردووە بێتە ئێرە جێبەجێ بکرێ بڕاکەم هەموو هاوڵاتێکی یاتیادی هەموو وڵاتی کێسایی ئەوێت تەجروبە سەرکەوتووەکان تەجروبە باشەکان بگوازێتەوە شوێنی خۆی بۆیە من ڕەبتێکەمەوە دوجار هەر خۆپشاندانێکە ئەکرێ وەکۆی لە چەند ساڵ ڕابردوو کراوە باڕاستی مەدەنیە بێ دڵنیام زۆربەی پارتیەکان لەگەڵ ئەو خۆپشاندانەیە من چکە مافی ئەوانیشە وەکو موچە وەرگرن ژیانیان هەبێ من دووبارەیەکەوان ناو بارگاکانان ڕەنگە موچیان زۆر کەمتر بێ لە فەرمانبەرێک کە مامۆستایە مۆزەفە لە شوێنێکا چکان دێ لای ئێمە کە موچە وەرەگرن موچەکانیان مەحدودە زیایی ناچێتە سەروەکۆی مامۆستایەک و فەرمانبەرێک وەرەگرێ ئەمەش بڕوا بکە گە خەڵکی بیولی تێبگات باشی دێتێگا باشی ئاشنایە پێی کاک حەسەن قسەیەکەیە لەسەرەوەی کە بۆ منە بەشێک لە خۆپشاندەرە مەدەنیەکان ئەوانەی موچەخۆرن و مامۆستان و فەرمانبەرن لەم خۆپشاندانە کشاونەتەوە بە تایبەتی دواوی کە خۆپشاندان باڕاستی توندوتیژی و تەقەکردن لە بارەگا و سووتاندنی سەربەستە و تەمانە و پرسیارە زۆر دقیقە و میدیای خۆتان توانن بیگوێزێتەوە ڕێگە ئەرشیفی حەڤەر ڕۆژان 20 ڕۆژ لەمە و پێشبێنە بەرچای خوان کە خۆپشاندان کرا مامۆستای تیابوو فەرمانبەری تیابوو هەتاکو زۆریان شعریانە خوێنەوە قسان بە حکومەتەوە و ناڕازیان هەبوو نیگەرانیان و بەڵام حکومەت لەوە تێگەیشت ئەم کەسە گیرفانی بەتاڵە ئەم کەسە گیرفانی خاڵی ئەم کەسە کرێچیە ئەم کەسە ناتوانێت موچە دابینکە ئەم کەسە ناتوانێت شیر بۆ مناڵەکەی دابینکە باش حکومەت لەم ئازارە تێگەشت بۆ چەندین جار سەرۆکی حکومەت وتە بێژی حکومەت سلاسی سەرۆکاتی هەرێم هەمووی لەسەر خەت بووە وتیان ئێمە لەم نیگەرانی تێگەین هەوڵی ئەوان لەگەڵ حکومەتی عێراق هەم لیژنەی سیاسی هەم لیژنەی تەکنیکی هەم لیژانی حکومی تەشکیل بێ بۆی ینی ئەمانە ئەم تایپە ئەیسەلمێنێ کە مامەڵەکردنی دەسڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو حکومەت وەکو پارێزگا لە خەمخۆریان بۆ ئەوەی چارەسەری دۆخی موچە بکەن و تەمەنا ئەکەین کام جوودانی کراوە سا حکومەت و پەرلەمان و کارکردی
سەرۆکی هەرێم ڕەنگە لەگەڵ لایەنە سیاسی عراقیەکان کارکە بۆی بتوان بە هەموو لایەکەوە ئێمە بتوان چکە دوجار ئەوەی جۆمان لێبێ لە خەڵکە دڵسۆزە و پەرلەمان دڵسۆزەکانی خۆمان لە پەرلەمانی عراق ئەڵێن زۆر گرنگە بودجەی 2021 کە لەوێ مافەکان بچەسپێ چکە وا لێ هاتووی ساگەر حکوومەتی عراقی بڵێ ڕێکەوتوین لە پەرلەمانە هەڵەوەشێتەوە پەرلەمانی دوجار یعنی جێگەی تەصدیق و شەرعیدانە بۆ شتانەی کاکرێ بۆ پرۆسی سیاسیە بە تایبەتی لە مەلەفی ئابووری کەم ڕۆبرۆ بۆتە مەلەفێکی زۆر گرنگ و ژیانی خەڵکی لەسەر بەندە بە تایبەتی موچە کە مافێکی سەرەتایی هەموو خەڵکێکە نەکو بەسەوەی لە بەغاژیەوەی لە سلێمانیەوەی لە هەڵەبجەوەی لە هەولێر خەڵکە بێ بژی خەڵکە بێ مافەکەی بدرێتیە یانی خەڵک ناکرێ مەسەن تۆ ئەمڕۆ موچەی وەرگێ نەزانم موچەکەی کەی وەریەگرێ یانی قسەی ئێمەشە یانی قسەی کارمەندێکە قسەی پارتیەکە قسەی هاوڵاتیەکە قسەی فەرمانبەرێکە دوجار هەمومان لێک وەکۆڵی لێک وەزعی سیاسیان لەوە یەک وەزعین بۆیە هیوادارم وەیشەڵا ئەم تەنگەژەیەش تێپەڕێ و خەڵکی کوردستان سەربەرزانە لی دەرەچن. کاک حەسەن ئەوەی کە لەم خۆپشاندانانە تۆ زۆر زەق بۆیە ئەوەیە کە بە زۆر لە زۆرەکان خەڵکی ناڕازی خەڵکی مەدەنی خەڵکی نیشتمان پەروەر و موسەخۆران و مامۆستایان لە سەرویانەوە بێئومێد بوون لە چەمکی خۆپشاندان یان ئەوەی کە ئەوان سەرەتا بە ئامانجی بەدیهێنانی خواستەکانیان بە ئامانجی دروستکردنی فشار لەسەر دەسەڵاتی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان هاتنە سەر شەقام بەڵام ئێستا جۆرێک لە بێئومێدی هەیە لە بەرامبەر چەمک و میتۆد و یان بەڵێن مۆدێلی خۆپشاندانیش لەلایەن خەڵک من دڵنیا دەکەم کاک سەربەرزیانی مامۆستا و فەرمانبەر ئەوەندەی لە خەمی ئەوەیە کرێخانۆکەی بە ئەوەندەی لە خەمیەوە مناڵەکەی باش بەخێوکە باش بە پەروەردگار هیچ کاتی لەگەڵەوەی نییە بچێت دەمانچێ بکڕێ و بچێ قەناڵ سێ بکڕێ و بچێ شوشە بکڕێ و نەوتی تێگا و نازانام چی پلاماری بارەگاویشی بەوە نییە بەعکسەوە من زۆرێک لە فەرمانبەر و مامۆستان زۆریان پێ ناخۆش بوو کە مستەنەداتی حکوومەت و ئەوراقی حکومی هی هەر بۆیە گرین ئەڵێم حکوومەتە یان ئەو فەرمانبەری ئێمە تەسیح بووین کە ئەو دووسێ چەند جوانە پارێز هەیە چەند جوان ئیشی تیاکە یا خۆتەزانی مەسەن بەهای کۆمپیوتەرێک چەنە لە ڕووی مادی و باسێکم زۆریان پێ ناخۆشە کە دار کە تەختە و مێز و ئەو شتانی و ئیشی دەسێ مۆتەلەکاتی حکوومەت بە عام یانیوان پیان ناخۆشە نیگەران پێی بۆ بڕوا ناکەم ئیستادادیان هەبێ جاریشکە ینی بەشداری بکەن لەوانێ ئەوان بەعکسەوە زیاتر داوا لە دام و دەستگا حکومی و دام و دەستگا ئاسایش و ئەمانە بکەن لە محافەزەکەن ئەگەر خۆپشاندانیش بکەن زیاتر بێنە پێش و بۆی بیان پارێزن چکاو بینیمان 2 ساعت 3 ساعت مزاهرەیەکا و ئەوە مزەکەرە و خۆی بە جوانی بە ڕێکوپێکی تەسلیمەکە ئاڵێ من داواکاریەکانمە ئەو پێی خۆشە داواکاریەکانی لە میدیاوە بگا بە دەسڵات ینی بۆ خۆی ئەمە ڕێگەیەکە حەقی خۆشیەتی بۆ ئەوێ لە ڕێ ئوسوڵی و یاسایەکەی شەو بگا بۆی دوجار بە حکومەت بڵێ ڕاستە تۆ حکومەتێکی منە بەڵام ناکرێ برسی بکەی بەڕاستی منیش پێویستم بەوەیە جا حکومەت چۆن تەرتیبی ژیانی خۆیەکە چۆن چاکسازیەکە ئەبێمە پشتیوان بیت بەڵام کە حەسەن ئەوانەی کە خۆپشاندان بەلاڕێیا بنوە ئەو فۆزای دروستەکەن سەرنجام زوڵمێکی گەورە کە بیکەن بەر لەوەی لە دەسەڵاتی بکەن لەو خۆپشاندرانەیەکەن کە خاوەنی ئامانجێکن و مەهامیشیان هەیە و بە ڕۆحێکی نیشتما پەروەرانە هاتن سەر شەق من دڵنیام داکۆچی لەو هەموو خۆپشاندرانەکەین کە مەزلوبینەتی خۆیان داوای موچاکان داوای ژیانەکان داوای ئەواکەن باشتر بژین ئەبێ حکومت بە قەنەعەتی من و دەسەڵاتی لۆکاڵی لە سلێمانی ئەبێمانە جیاکاتەوە یعنی ئەمانەی کە بەڕاستی بۆ ژیان هەوڵەیەن لە ناو نیشتیمانەکەی خۆمانن کوڕی سلێمانین کوڕی هەڵەبجان کوڕی گەرمیان کوڕی ڕانیان کوڕی دەبەرخا بێت جیاب بکرێنەوە لەوانەی لە دەرەوە سوورەکانی نێرە لەوانەی قەناز بەدەستن لەوانەی ئاانەی پشێوی ئەبێت جیاب بکرێنەوە معاملەی ئەمانە زۆر جیاوازتر بێ و بڕاکە هەندێک مامەسان بینی وتی چوومە دام و دەستگاکان لێرە گیران بۆچە ئاسایی بوو بەلایەوەڵێ تاعهودیەکەیان شتێکم پێپڕەکەنەوە ئەوە لە پێناو سەلامەتی منایە ئەڵێ هیچ کێشەیەکم نییە لەگەڵا زۆر نیگەرانیشە لەوەی ئەڵێ بەداخەوە ئێمامان و زیاتر لەسەر جا دەبین بۆی حکومت فشار بخینە حکومت کە حەقی خۆیانە حکومت بێت بە هانامانە خۆمان ئاگادارین لە پەرلەمانی سا هەوڵێکیکە هەیە کاو هەڵێ ناو پەرلەمانیشە بوون بە چەند بەرەیەکە ئەو بەرەی کە دڵسۆزی خەڵکە ئەوێ کاتی جاریشکە لە منبەری پەرلەمانەوە شەڕە
تەپڵ لێدان و دەبە هاویشتنمانە ساڕێژی برینی مامەستایەک ناکە کە موچەکەی وەرنەگرۆ ئێستا موچەکەی کە وەرگردووە مانگە بەڕاستی حەقە حکومت هەر لە ئێستاوە خەمخۆری ئەو بێ 30 ڕۆژەکە موچەیچکی باتێ ئەمە زۆر گرنگە و چارەسەری زۆربەی کێشەکانە و خەڵکی شەمەیەوێ خەڵکنا ئەوەیەوێ ینی خەڵک دڵی خۆشە من دڵنیام یانی گەڕ ڕاپرسێ بکەی کەس دژی حکومت نییە بەعکسەوە داوای مافی خۆیەکە ماف لەگەڵ دژایەتی فەرقی زۆرە بێ دوو چەمکە جا بکەینەوە ماف لەگەڵ ئەبێ حکومەتیش دان بەوا بنێ کە فعلەن خۆپشاندان مافی خۆیانە کە داوی موچە و ڕسقی مناڵەکانی بکە. کاخەسەن کاتی بەرنامەکەمان تەواو بوو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت لە بەرنامەی ڕافە. سپاس بۆ جنابیشن حەسەن جەواری کارگەرە لە پێشواری پارتی دیموکراتی کوردستان خۆشحاڵ بووین و بەخێربێت. سپاس بۆ وەش کاتێکی خۆش. ئازیزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت. Thank you.